کەسوکاری ئادەم یەحیا یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانی مانگی ڕابردووی قەزای چەمچەماڵ لە دادگا سکاڵای یاسایی لەسەر ژمارەیەک بەرپرسی لقی 19 پارتی لە چەمچەماڵ تۆمار دەکەن. کەسوکاری ئادەم یەحیا دەڵێن سازش لەسەر خوێنی ڕۆڵەکەیان ناکەن و هاتوون تا لە ڕێگەی دادگا و داواکاری گشتی و با ڕێکارە یاسایەکان سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمار بکەن کە دەستیان هەبووە لە شەیدکردنی ڕۆڵەکەیاندا. هەروەها ئەو دەنگۆیانش ڕەت دەکەنەوە کە لە دەرەوەی دادگا سوڵحی عەشایریان کردبێت. بەهیچ شێوەیە ئێمە نە سوڵحمان کردو نە دانیشتنمان لەگەڵ ئەو کەسانەیە کردو. ئێمە تەنها ڕێکارە یاسایەکان دژی ئەوانە گرینە بەر و داوا لە بەرپرسانی شارەکەین فشار خەنە سەر ئەو کەسانە بە زووترین کارڕادەستی دادگایان بکەن و کێسەکەش بە سیاسی نەکرێت و یاسا سەروەری خۆی ببینێ. سکاڵامان لە دژی 6 بەرپرسی لقی 19 پارتی تۆمار کردووە لە چەمچەماڵ. بەرپرسی عەسکەری و سیاسین دوانیان عەسکەرین چوارەکەی کەیان سیاسین و لە لق داوامەکەن. داواکاری ئێمە ئەوەیە کەوا ئەوانەی کەوا بە کوژی کوڕەکە من بدرێتە دادگا و یاسا سەروەر بێت لەسەری هەموو شتێکەوە. ئەو خەڵکانی کەوا داواکەن داوای مافەسەرەتایەکان خۆیان نەکەن و کەوا خۆپیشاندانەکەن بە هەوانتە نییەکەوە داوای هەموو داوای بژێوی ئەو خەڵکاکەن بژێ و میلەتاکەن و بە تەقە وڵامیان نەدرێتەوە و ئەوانەی کەوا واشیان لە کوڕەکەی کرد بدرێتە دادگا و یاسا سەروەر بێت لەسەری هەموو شتێکەوە بۆ ئێمە. کەس دەستگیر نەکراوە نەخێر. ئێمڕۆ سکاڵای یاساییمان تۆمار کردووە و کەسش دەستگیر نەکرا و ئێمە شەماتەوێ بە شێوەیەکی جەریانە بڕیار بدات و دەستی هیچ حیزبێ نەچێتە ناو یاسا و یاسا سەروەر بێ ئێمەش هەرەوەمانتەوێ. ئەحمەد سابیر باوکی شەهید گەرمیان کە لە خۆپیشاندانەکانی 25 شوباتی ساڵی 2011 هاوشێوەی ئادەم یەحیا بە تەقەی هێزانیەکان و لە نزیک لقی 19 پارتی شەهید کرا باس لەوە دەکات چەند جارێک لە دەرەوەی یاسا و لە ڕێگەی سوڵحی عەشایریەوە لەلایەن بەرپرسانی پارتیەوە داوای سوڵحیان لێکراوە، بەڵام ئەمان ئەوەیان ڕەت کردووەتەوە. وتیشی تا ئێستا کەیسی شەهید گەرمیان لە دادگا بەکراوەیی ماوەتەوە. ساڕێژ ناکەن لەسەرەوەی گەرمیانیان زۆر بە ناقوشت، گەرمیان ئارفیسی بێنەوە گەرمیان بیکەسی بێنەوە ئەمان یعنی ڕەمەشی تەقیلەکەن کۆمەڵێک کۆیلەن کۆمەڵێکن بەڕاستیم دەسەڵاتە بە پارە و سەروەت و سامانەکەی ڕایانی گرتووە کۆمەڵێکن بەکرانی گرتو لە قەوە تەقە لە خەڵکەکەن ڕەمەشی بەڵێ من وەختی لەسەر لقی 19 سکاڵام تۆمار کرد 1000 ئەمریکا بەس بۆ محەممەد کەمال دەرچووکە بە بەرسی لقی 19 بوو، بەڵام بەداخەوە نهاتەوە خۆی لێرە پاکات و بڵێ من بەڵێ ڕاستە ئێمە تەقەمان کرد بەڵێ منەمان کوشتوە بەهاتە یەکجار دڵمی چاکرد. لە خۆپیشاندانەکانی حەوتی مانگی ڕابردووی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دوو هاوڵاتی لە سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەی تەکیە بە گولەی هێزانیەکان شەهید کران و زیاتر لە 15 هاوڵاتی دیکەش بریندار بوون. بنەماڵەی ئادەم یەحیا دەیانەوێت لە ڕێگەی دادگا و بە شێوەیەکی یاسایی مافی ڕۆڵەکەیان لەو کەسانە وەربگرن کە تەقەکەر بوون و دەستیان بە خوێنی ڕۆڵەکەیان سوورە. بەڵام بنەماڵەی هیوا فواد بەهۆی بێمتمانەیان بە دادگا و داواکاری گشتی تا ئێستا سکاڵایان لەسەر تۆمەتباران تۆمار نەکردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.